ڕێز و سڵاوبوویەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ ڕۆژی پێنجشەممە سەرتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. بەرینداربوونی حەوت پێشمەرگەی کۆمەڵی زەحمەتکێشان لە هێرشی موشەکی کۆماری ئیسلامیدا، درێژەی هێرشەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر هەرێمی کوردستان، دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەک لە شاری کامیاران، بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی تەوفیق ئاغاوان و سەپاندنی حکمی 10 ساڵ زیندان بەسەر هاوڵاتیەکی خەڵکی شاری ورمێ. برینداربوونی حەوت پێشمەرگەی کۆمەڵی زەحمەتکێشان لە هێرشی موشەکی کۆماری ئیسلامیدا، شەوی ڕابردوو بەهۆی هێرشی موشەکی کۆماری ئیسلامی بۆ سەر بنکە و بارەگاکانی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستانی ئێران، حەوت پێشمەرگە بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکران. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بۆ دەکەن کە لە ئاکامی ئەو هێرشەدا کە بۆ سەر بنکەی ڕاهێنانی ئەو حیزبە ئەنجام دراوە، حەوت پێشمەرگە بریندار و دۆخی تەندروستی ژمارەیەکیان ناجێگیرە. شایانی باسە کە راپۆرتەکان ئاماژە بۆ دەکەن کە ڕژێمی کۆماری ئیسلامی لە دوایین هێرشەکانیدا چەکی قەدەخەی فسفۆر بە مەبەستی هێرش بۆ سەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەکاری هێناوە و ئەمەش بووەتە هۆی بەرزبوونەوەی ڕێژەی زیانە گیانیەکان. درێژەی هێرشەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر هەرێمی کوردستان بەپێی ئەو وێنانی کە بەدەستمان گەیشتون، هەولێری هەرێمی کوردستان شەوی ڕابردوو و کەوتۆتە بەر هێرشی چڕی موشەکی و درۆنی کۆماری ئیسلامیەوە. بە پێی دوایین هەواڵەکان زۆربەی درۆن و موشەکەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی لە هێرشەکەدا لەلایەن سیستەمی بەرگری هاوپەیمانانەوە تێکشکێنراوە، بەڵام بەهۆی کەوتنە خوارەوەی پارچەکانیان زیانی مادی بەر ناوچە مەدەنیەکان گەیشتووە. شایانی باسە کە لە سەرەتای دەستپێکردنی هێرشەکانی ئەمریکا بۆ سەر پێگە سەربازیەکانی کۆماری ئیسلامی لە ئێران، شارەکانی هەرێمی کوردستان بە دەیان جار کەوتونەتە بەر پەلاماری موشەکی و درۆنی سوپای پاسدارانی ڕژێمەوە، بۆ هێرشەوە چەندین هاوڵاتی و پێشمەرگە بە سەختی بریندار یاخود گیانیان بەخت کردووە. دەست بەسەرکان و ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەک لە شاری کامیاران، ڕامین محەممەدی هاوڵاتی خەڵکی کامیاران سێ ڕۆژە لەلایەن هێزەکانی ئیداری ئیسلاحاتی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستراوەتەوە. ڕۆژی دووشەمە 29 پوشپەڕی 1405 هەتاوی ڕامین محەممەدی تەمەن 32 ساڵ و خەڵکی گوندی ئەڵک سەر بە شارستانی کامیاران لەلایەن هێزەکانی ئیداری ئیسلاحاتەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراوە. بە وتەی سەرچاوەگادارەکان، هەوڵەکانی بنەماڵەی ناوبراو بۆ زانینی چارەنووس و بارودۆخی ناوبراو تا ئێستا هیچ ئەنجامێکی لێ نەکەوتوێتەوە و هێشتا هیچ زانیاریەک سەبارەت بە شوێنی ڕاگرتنیان دۆخی تەندروستی بڵاو نەکراوەتەوە. بەردەوامی دەست بە سەرکران و ناڕوونی چارەنووسی تەوفیق ئاغاوان، بە پێی راپۆرتی گەیشت و سەرڕای تێپەڕبوونی زیاتر لە 9 ڕۆژ لە دەست بەسەرکرانی تەوفیق ئاغاوان هێشتا هیچ زانیاریەک سەبارەت بە هۆکاری دەست بەسەرکران و شوێنی ڕاگررتنی ناوبراو لەبەردەستانیە. بە پێی دوایین زانیاریەکان، ناوبراو ڕێکەوتی 23 پوشپەڕی 1405 هەتاوی لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەی ناوەندە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی کراوە. شایانی باسە کە سەرڕای بەدواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشنی ئەم هەواڵە زانیاریەک لەبەردەستدانی و لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەری سەربەخۆ بێبەش کراوە. سەپاندنی حکمی 10 ساڵ زیندان بەسەر هاوڵاتیەکی خەڵکی شاری ورمێ، یونس نەبیزادە هاوڵاتی 37 ساڵەی کورد لە ورمێ و یەکێک لە بەشداربوانی شۆڕشی ژن ژیان ئازادی لەلایەن دەستگای قەزایی کۆماری ئیسلامیەوە حکمی 10 ساڵ و 1 ڕۆژ زیندانی تازیری بەسەردا سەپێنرا. ناوبراو مانگی جۆزەدانی 1403 هەتاوی لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکانی ڕژیم کرا. ئەو هاوڵاتیە لەلایەن دادگای ئینقلابی ورمێوە بە سەرۆکایەتی قازی نەچەفزادە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ حیزبە کوردیەکان حکمی 10 ساڵ و 1 ڕۆژ زیندانی تازیری بەسەردا سەپێنراوە. لە سێدارەدانی سێ بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی، لە ڕۆژانی ڕابردوودا سێ بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی تاوانە کۆمەڵایەتیەکان لە سێدارە دراون. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، ئەو سێ بەندکراوە بە ناوەکانی یاسین هاشم زەهی، عەلی مەرشەد و ئیرەج ئیبراهیمزادە بە تۆمەتی کوشتنی بان قەز لە زیندانەکانی مەشهەد، زاهدان و ئیلام لە سێدارە دراون. شایانی باسە کە حکمی سێدارێ و سێ هاوڵاتیە بەبێ ئاگاداری بنەماڵەکانیان و هەروەها بە شێوەیەکی نەهێنی بەڕێوەچووە. درێژەی گوشاری ناوەندە قەزایەکان بۆ سەر ناڕازیان و سەپاندنی حکمی سێدارە بەسەریاندا.
لە ڕۆژانی ڕابردوودا و لە درێژەی سەپاندنی حکمی قورسی قزایی بەسەر هاوڵاتیانی ناڕازی لە ئێران سێدەست بەسەرکراوی ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرامبار حکمی سێدارەیان بەسەردا سەپێنرا. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە دوو بەندکراوی ڕایگیراو لە زیندانی عەدڵابادی شیراز بە ناوەکانی موجتەبە دێهبەندی و کیانوش حەمزەیی دوو گەنجی دەست بەسەرکراوی ڕەوتی ناڕەزایەتیەکانی بەفرامباری ساڵی ڕابردوو بە تۆمەتی محارەبە حکمی سێدارەیان بەسەردا سەپێنراوە. هەروەها هاوڵاتیەکی دیکەی خەڵکی شارستانی پاکدەشت بە ناوی ئەحەد شکوهیان و لە دەست بەسەرکراوانی ئەو شارە لەلایەن دادگای ئینقلابی تارانەوە بە سەرۆکایەتی قازی ئیمانەفشاری بە تۆمەتی هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات، شکاندن و سووتاندنی ئیمکاناتی گشتی و هەروەها بەشداری لە کوشتنی بانقەسی دوو ئەندامی هێزەکانی ڕژێم حکمی 3 جار ئیعدامی بەسەردا سەپێنراوە. هێرشی حوسیەکان یەمەن بۆ سەر دوو کەشتی سعودی لە دەریای سوور. بەیانی ئەمڕۆ پێنجشەمە یەکی گەلاوێژی 1405 هەتاوی دوو کەشتی نەوت هەڵگری سعودی لەلایەن حوسیەکانی یەمەنەوە بە ئامانجگیرا. بە پێی دوایین هەواڵەکان ئەو کەشتیانە لە کاتی هاتوچۆ لە دەریای سوور بوون کە بە درۆن و فڕۆکۆی بێفڕۆکەوان کراونەتە ئامانج و بۆ هێشەوە گرێکی قورس لە بەشی پێشەوەی کەشتیەکە کەوتوێتەوە. هەروەها وتەبێژی سەربازی حوسیەکان لە ڕاگەیەندراوێکدا ئاشکرای کرد کە ئەو کەشتیانە بڕیاری قەدەغەی هاتوچۆیان پێشێل کردهبوو و بەو هەیەوە بە ئامانجگیراوە. هەڵوێستی توندی پاکستان سەبارەت بە هەڕەشە لەسەر کەشتیە بازرگانیەکانی ئەو وڵاتە. ڕۆژی ڕابردوو وتەبێژی وەزارەتی دەرەوەی پاکستان ڕایگەن کە هەر جۆرە هەڕەشەیەک دژ بە کەشتیە بازرگانیەکانی ئەو وڵاتە هەڕەشە دژ بە ئەمنیەتی میلی ئەو وڵاتەیە. ناوبراو هەروەها ئەمەژەی بۆ کردووە کە لایەنەکانی شەڕ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێویستە کێشەکانیان بە دیالۆگ چارەسەر بکەن و درێژە بە وتوێژەکانیان بدەن. وتەبێژی وەزارەتی دەرەوەی پاکستان هەروەها جەختی لەسەر ئەوە کردوێتەوە کە لە ئاگری هەر هێرشێکدا بۆ سەر کەشتیەکانی وڵاتە مافی وەڵامدانەوەیان هەیە. کۆتایاتنی شەپۆلی 12 هێرشەکانی ئەرتەشی ئەمریکا بۆ سەر پێگەکانی ڕژێم دوایین هەواڵ. بەیانی ئەمڕۆ ناوەندی فەرماندەیی گشتی ئەرتەشی ئەمریکا بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک ڕایگەیاند کە 12مین شەپۆلی هێرشەکانی ئەمریکا بۆ سەر پێگەکانی ڕژێم لە ئێران کۆتایی پێهاتووە. بە پێی دوایین بەیاننامەکەی سنتکام پێگەکانی هەڵدانی موشک و درۆن، بنکە سەربازیەکان، سیستەمەکانی ڕادار و بەرگری ئاسمانی و هەروەها چەندین بنکەی بەرهەمێنانی درۆن و موشکی ڕژێمی کۆماری ئیسلامی و سپای پازداران لە شارەکانی بوشەهر، ئەهواز، ئەندیمێشک، شەلەمچە، جاسک، شاباد و چەندین شاری دیکە بوون بە ئامانجی هێرشە ئاسمانیەکان و لە ئەنجامدا دوو ئەندامی هێزەکانی سپای پازداران کوژراون و لە هەمان کادا هێزی دەریای ئەرتەشی ڕژێم ڕایگەیاندووە کە حاکمیەتی گشتیشیان بەسەر گەروی هورمزدا هەیە و هیچ یەک لە کەشتیە بازرگانیەکان بەبێ قبوڵکردنی مەرجەکانی کۆماری ئیسلامی ناتوانێت لەو گەرویە تێپەڕێت. بەڵێ بینەران و گەگرانی خۆشەویست کەشتیاوەڵەکانی ئەمڕۆ پێشکەشکردن کات و ساتێکی باش بۆ هەموو لایەکتان.